بەناوی خوای بەخشندە و میهرەبان. من دڵسۆز مححمود کاندیدی ژمارە 9 لە لیستی ژمارە 1994 کۆمەڵی ئیسلامی. هاو نیشتیمانیانی ئازیز، دەنگ دەرانی بە هیممەت. دەزانم بێزاریت، ماندوویت لە دەستکەمی خزمەتگوزاریەکان لە زۆربەی سێکتەرەکانی ژیانت یان هەر نەبوونیان. لەوەش خراپتر تووشی ناومێدی هاتوویت، باوەڕت بە هیچ دروشم و بەڵێنێک نەماوە، بۆیە دەتەوێت کۆڵ بدەیت، دەنگ نەدەیت، چونکە پێت وایە گۆڕانکاری ئەستەمە. بەڵام دەنگ دەری بەڕێز، بیرت بێت ئێمەی بڕوادار خاوەنی پەیامێکین، مافی ناومێدبوون و کۆڵدانمان نییە. سەرمەشقی ئێمە پەیامبەرانی پایەبڵندن کە هیچ ئازار و سەختیەک نەیوەستاندن، بۆیە پێویستە بەردەوام بین لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی و چەسپاندنی دادگەری.